دەگەڕەوە لای میوانەکەم بەڕێز عەلی حەبیب شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵماندا سەبارەت بە باردۆخی سیاسی عێراق گفتوگۆ دەکەین. بەڕێز عەلی حەبیب ئەم کاتتان باش. دۆخی سیاسی عێراق ئەگەر سەدر دەیەوێت چارەسەر بێت بۆ بەشداری هیچ دیدار و کۆبوونەوە و هەوڵێکی چارەسەری ناکات. سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. ئەگەر قسە لەسەر پرۆسەی سیاسی بکەین ئەو تەقبەستوێ سیاسی ئەوی فلیزەی سیاسی لە عێراقدا هەیە تا ئێستا چارەسەر نەکراوە، تەنها و تەنها گفتوگۆ چارەسەری دۆخەکە دەکات ئەگەرچی ڕەتکراوەتەوە، بەڵام دەستپێشخەرەکەی بەڕێز کازمی بۆ چارەسەرکردنی پرۆسەی تەقبەستووی سیاسی و کردنەوەی گفتوگۆیەکی نیشتیمانی ئەمە بابەتێکی گرنگە، چونکە تەقبەستووی سیاسی ڕەنگە بمانگەنێتە دۆخێکی نادیار داهاتوێکی نادیار، ئەگەرچی بەتایبەت ئەگەر لە هەردوولایەنەکان دەبینین چەکدارن ئەوەیەکەوە پێکدادان دوور بخینەوە لە هەردوولایەنەکاندان. ئەم بابەتە پێویستە بە گفتوگۆ چارەسەر بکرێت، گفتوگۆیەکی سیاسی هەبێت، هیچ ڕێگەیەکی دیکەمان نییە جگە لە گفتوگۆیەکی نیشتیمانی سیاسی نەبێت بۆ ئەوەیەوە بابەتەکە باشیەکی ئاشیانە چارەسەر بکرێت. زۆرینەی چاودێرانی سیاسی عێراق دەڵێن عێراق لە لێواری شەڕێکی ناوخۆیە. بەدڵنیاییەوە ئەگەر هاتوو دۆخەکە بەردەوام بێت، ئەم عینادیە سیاسیە بەردەوام بێت لە هەنە هەردوولایەنەوە سازش نەکرێت لە پێناو بەرژەوەندی گەلی عێراق. بێگومان ئێمە دەگەین خوا نەخواستە بە شەڕی ناوخۆ، ئەمە بەڕاستی زۆر واریدە ئەم ئەگەر هاتوو شەڕی ناوخۆ ڕووبدات. ئەگەر هاتوو لایەنەکان بەردەوام بن لەسەر عینادی سیاسی کێشەکان چارەسەر نەکەن بە گفتوگۆ، بۆیە پێویستە لە شەقامی عێراقی یاخود ئەوانەی کەوا کاریگەری لە پرۆسەی سیاسی دەبێت باس لە هێوەرکردنەوەکەی بکەن، باس لە دانایی و بابەتی عقڵمەندی بکەن، نەک بۆ چونکە ئەگەر هاتوو بەم شێوەیە گفتوگۆ نەکرێت ئەوە گەلی عێراق بازی کێشەکان دەدات. بارودۆخی سیاسی عێراق ئێستا بەم شێوە ئاڵۆز و چەق بەستووە لە بەرژەوەندی کێدایە؟ هەر لایەنە و لایەنی دیکە تۆمەتبار دەکات دەڵێ لە بەرژەوەندی ئەوی دیکەیە. بەدڵنیاییەوە کەس براوە نییە لەم جەنگەدا، لەم جەنگە دەستەویەخێدا کەس براوە نابێت، چونکە ئێستا تەواوی دامەزراوەکان پەکخراون، دامەزراوەی دادگای دامەزراوەی یاسای و جێبەجێکردن ئەمانە دەبینی پەکخراون، بۆیە ناکرێت کەوا دۆخەکە بەم شێوە بەردەوام بێت. لە هەمان کاتدا جۆرێک لە کێشەی دیکەشمان هەیە، حکوومەت کاربڕێکەرە هەوڵی لایەن لە گرانی سەدەر بۆ ئەوەیە کە فشار لەسەر دادگاکان بکەن لە پێناوچی لە پێناو سەپاندنی دیدگای خۆیان دیدگاکانی خۆیان کە ئەوان پێیان وایە چارەسەرە بۆ ئەم دۆخە. ئێمە پێمان وایەکەوە هەڵوەشاندنەوەی پەرلەمانی عێراق هیچ ئەنجامێکی ئۆتۆی نابێت، چونکە جارێکی دیکە خۆپیشاندان دەست پێ دەکاتەوە. ئەمە وای کردکەوە پەرلەمان ئەو کاتە هەڵبەشێتەوە، بەڵام ئەو کاتە گەل پێرازی نەبوو کاتێک کە حکوومەت دەستە کارکێشایەوە و پەرلەمان هەڵوەشایەوە لە هەمان کاتدا هەڵبژاردننی پێشوەختە کرا، بەڵام هیچ ئەنجامێکی ئۆتۆمان نەبینی. ئەمە لە هەمان کاتدا شقامی عێراقی یاسایی هەڵبژاردننیشی ڕەت کردوتەوە بە شێوەیەکی زۆر جدی. جارێکی دیکە دەموچاوە کۆنەکان گەڕاونەتەوە. ئێمە قسەی زۆرمان کردو لەسەر ئەم بابەتە، ئەوەی کە لە هەڵبژاردنەکان ڕوو دەدات لە هەڵبژاردنەی کە ڕوویدا جارێکی دیکە هەمان دەموچاو دووبارە دەبنەوە چینە سیاسەکان کە 2023 تاوەکو ئێستا وڵاتیان وێران کردووە. بۆیە دەبێت گۆڕانکاری ڕیشەی لە وڵاتدا بکرێت، یاساکان لە بنەڕەتەوە بگۆڕێن، دەستور بگۆڕێت، چونکە دەستور کێشەی زۆر گەورەی تێدا هەیە. لە دەستوری عێراق زۆر کۆسپی تێدا هەیە، پێویستیان بە گۆڕانکاری هەیە لەوانام کە داگیرکاری ئەمریکای داناوە. بڵێن دەستوری عێراق بابەت زۆر بابەت باس دەکات، بەڵام چارەسەری پێ نییە لە بابەتی هەڵوەشاندنەوەی پەرلەمان. دادگا دەسەڵاتێکی ئۆتۆنیە لە هەمان کاتدا بۆ گۆڕانکاری. کێشە و گرفتەکانی ناو دەستوری عێراق چین؟ زۆر کێشە لە دەستوری عێراقدا هەن، لەوانە بابەتی هەڵوەشاندنەوەی پەرلەمان و زۆرێک بابەتی سیاسی و یاسایی ئەمانەشکەوە چارەسەر نەکراون کە ئێمە ناکرێت لێرەدا باسییان بکەین. تەنانەت بابەتی هەڵوەشاندنەوەی پەرلەمانەیش بە هەمان شێوە جۆرێکی دیکە لە کێشەکانە ئەگەرچی لە دەستوردا باس کراوە بە دوو ڕێگا پەرلەمان هەڵوە دەوشێندرێتەوە.
ئایا بەڵام میکانیزمەکان ڕوو نەکراوەتەوە ئایا چۆن لایەنە سیاسەکان سازش لە دەستکەوتەکانیان دەکەن لە هەمان کاتدا دەسەڵاتێکی دەرەچیش نییە کە ڕێگە دەستوری پێی بدات بۆ ئەوەی کەەوە بۆیە باڵاترین دەسەڵات لێرەدا نییە ئەوەی کە هێستا هەیە بە جۆرەی دەستور ئەوەیە کەەوە ئایا کام باڵا دەسترین دەسەڵات حکم دەکات بڵێ هەڵبژارنێکی پێشوەختەی دیکە عراق لە چەقبەستوی سیاسی ڕزگار دەکات یان بارودۆخەکە خراپترەکات. ئایا سوودی چی هەڵبژارنێکی دیکە هەڵبژاردنەوەی پەرلەمان سوودی چیە جارێک کە دەگەڕینەوە بۆ هەمان دیمەن دووبارە بدەوێتەوە جارێک کە خۆپشاندانی تشرین ڕوودەداتەوە ئەو خۆپشاندانە ڕاستەقینەی کە بینیوان ئەوەی کە ئەمڕۆ دەیبینین بەڕاستی شتێکە بێهودەیە بێسوودە چونکە ئێمە پێشتر قسەمان لەسەر بابەتە کردووە ئەمە ڕەنگە دەستکەوتی سیاسی بێت بۆ لایەنەکان بەڵام بۆ خەڵک دەستکەوتێکی ئۆتۆی نابێت ئەمە دەستکەوتی کەسی لێ دەکەوێتەوە نەک دەستکەوتێکی گشتی بۆ خەڵک بۆیە گەلی عراق لەم بابەتەدا سوود نابینێتە ئەگەر هاتوو گۆڕان واقعێکەیە بۆ هەڵبژاردنەوە یاخود بۆ ئەنجامدانی هەڵبژاردن پێویستیمان بە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی هەیە دوور لەم دەموچاوانە پێویستە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی هەبێت بەبێ ئەوەی کەەوە ئەم دەموچاوانە بوونیان لەم حکوومەتەدا هەبێت. بەڵێ ئەم دەموچاوانە بە چیە گۆڕێن چی ئەتوانێت بیان گۆڕێ لە ماوەی ڕابردوودا کە خۆپشاندانەکانی تشرینی هەبوو بۆ گۆڕانکاری بەڵام دواتر ئەوانیش تۆمەتبار کران بەوەی کە نەیانتوانیوە نوێنەرەکانیان سەربەخۆ بن. لە ڕاستیدا لە سایە ئەم دۆخەدا دەسەڵاتێک نییە کە بە تەواوەتی کۆنتترۆل نێخوا بکات ئەمە بۆ چوونی خۆمە ئەمە بۆ دەگەڕێنەوە چوارگۆشەی یەکەم بابەتی داڕشتنەوەی هەیکەلەتی سیستەمی حکومڕانی لە عراقدا ئەوان ئەم گەندەڵانیان هێنەوە پێویستە جارێک کە گۆڕانکاری تێدا بکرێت عراقیان بەم دۆخە گەیان ئەوان بابەتی پشکپشتێنان هێنە گۆڕێ دابشکردنی پۆستەکان ئەوان باسییان کردووە بۆیە دەبی جارێک کە گۆڕانکاری لە پەیکردبەرنی سیستەمی حکومڕانی لە عراقدا بکرێت ئەمە بۆ چوونی خۆمە نەتەوەیگرتوەکان جارێکی دیکە بگەرێتەوە چوارگۆشەی یەکەم جارێکی دیکە سەر لە نوێ دووبارە بنیاد بنێتەوە. بەڵێ بەڕێز علی حەبیب شارەزای سیاسی لە بەغدا و لەگەڵمانداوی سوپاس بۆ بەشداریەوە. شكرا جزيلا لكم.